بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. من بەنار مستەفا بۆ شەمەیەکی تر هاتمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان بەرنامەکانی ئەم شەو 3 دیسەمبەری 2022 لە دووتەوەری سەرەکی پێکهاتۆن. سەرەتا سەبارەت بە دۆخی کوردستان و ئەو گرژەی کە لە نێوان یەکێتی پارتیدا بووە لە ماوەی ڕابردوودا تاوتوێ دەکەن و پاشان هەر سەبارەت بە خۆشانی جەماوەری لە ئێران و ئەم جاریان لایەنێکی تری بەرجەستە دەکەینەوە ئەویش ڕۆڵی ئیسلامیەکان و ئیسلامی سیاسی بە تایبەتی لەم نێوەدا تاوتوێ دەکەین. هەڵبەت بڕگە و بابەت و گرتە ڤیدیۆی ترمان دەبێت و سەرشتانی بۆ ڕادەکێشم. وەک هەموو جارە ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بە کۆمنتێک بەشدار بن لە بەرنامەکاندا و من ئاڕاستەی میوانانی بەرنامەکەی دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، سەرۆک لە سەرەتادا ئاماژەم پێدا سەرەتا سەبارەت بە گرژی نێوان یەکێتی و پارتی و دۆخی کوردستان لەمڕۆدا لەگەڵ خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان تاوتوێ دەکەین. خەسرە وسایە ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوەش باش و منیش سپاسانەکەم کە ئەم فرسەتتان داوە بە من. ئەگەر باس لە دۆخی ئێستای کوردستان بکەین، گرژێک ململانەیە کە لە نێوان یەکێتی و پارتیدایە ڕۆڵێکی بەرجەستەی هەیە. هەر حیزبێکیان کە زۆنێکیان بەدەستەوەیە ئێستا کەوتونەتە ململانەیەکی فراوانەوە لەگەڵ یەکتریەوە، بەتایبەتی لە ڕاگەیاندنەکاندا بۆ نمونە دەبینین کە لە زۆر بابەتە یەکتری تاوانبار دەکەین و دەتوانین دواتر ئاماژان پێ بگەین بچینە وردەکاریەکانەوە. بەڵام دەمە بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم لەگەڵ ئێوەدا کە ئەم گرژیە بۆچی؟ ئەین کێشە و ناکۆکیەکانی ئەم دوو حیزبە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ تەبعاً بەو شێوەیە کە هەر لایەنەی ئەم ناکۆچیە لە ڕاگەیاندنەکانەوە هەم لەسەر خۆیان و هەم لەسەر یەکتری قساکەن، پێچێ کێشەکان لەسەر مەسەلەی پێگەی هەر یەکیان لە دەسەڵات و سیستەمی ئێستادا لە بەدەستهێنانی داهاتە، لە فرۆشتنی نەوت و غازە، لە ئیدارەی هێزی پێشمەرگە و ئەو فشارانەی کە ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا بۆ یەخستنی هێزەکانیان لەسەریانە تا پەیوەندیەکان لە ئاستی بەغایە کێشەیان هەیە و ناکۆچیان هەیە تا ئەوەی کە پێگەی هەر یەک لەم حیزبە لە پەیوەندیە جیهانیەکان هەتا وڵاتانی دەوروبەر زۆر مەسائلی تر کە ئەگەر فرسەت نییە لێرە بە تەفسیل لەسەر هەمویان بڕۆین کە ئەمانە ڕائگەێنن لەسەر ئەمانە کێشیان هەیە و ڕێناکەون. بەڵام بە بڕای من ئەمە دەرهاویشتەی مەسەلەیەکی ترە، ئەوژەوەیە قەیرانێکی حکوومەتی کە چەند ساڵە یەخەی سیستەمی دەسەڵاتدارێتی لە هەرێمی کوردستان گرتووە، ڕیشەی لەو بنبەستە اقتصادی و سیاسی و بێوەڵامەی دەسەڵاتدارانی کوردستان بەو کێشە بنیادیانە هەیە کە کوردستانی کۆمەلگای کوردستانی تێکەوتووە و ئەمە بە دوای خۆیدا جوڵانەوەیکی ناڕەزایەتی کە ناو بەناو سەر دەرێنێ و داوای وەلانان و ڕوخانی ئەم دەسەڵاتاکە هێناوەتە سەر شانۆی سیاسی. فشارەکانی ئەم جوڵانەوەیە ریزی ئەحزابەکانی لەخ کردووە و درزێکی گەورەی خسۆتە نێوان نەک هەر یەکێتی و پارتیەوە بەڵکو نێوان یەکێتی پارتی لە ناوخۆیانە و لەگەڵ ئەحزابەکانی ترە. هەمویان ئێستا بەجیا لەو کێشانەی کە ئاماژەم پێدا هەمویان لەسەرەوە کێشەیانەکە چۆن بتوانن ئەم قۆناغە تێپەڕێن، چۆن بتوان ئەم قەیرانە سیاسی و حکوومەتیە تێپەڕێنن، وەکو خۆیانەڵێن هەمویان لە کەشتیکی ئارامە یەک بگرنەوە ئەزمونە بپارێزن کە بە خوێنی شاخ و شاریان بەدەستیان هێناوە. ئەمە بە شێوەیەکی گشتی من پێم وایە بنەما و پایە ئەسڵیەکانی ئەم قەیرانەیە کە وای کردووە کە ناکۆچیە کۆن و تازەکانی نێوان ئەحزابەکان بتەقێنێتەوە هەر جارە لەسەر مەسەلەیەک خۆی نمایشکە. بەڵام ئێمە ئەبینین کە یەکێتی و پارتی ناکۆچی مێژینەیان هەیە بە دیاریکراوی ئەوەی کە بۆ لەم قۆناغەیە کەوتونەتە ئەم بارگرژیە و کە سەرانی هەرێکەیان لە دەستگاکانی ڕاگەیانەیە لەسەر یەکتریڵن بە بڕای من پەیوەندی بە ئاڵوگۆڕی هاوکێشەی هێزەوە هەیە لە بەغا. ئێمە خۆمانەزانین لایەنێکی
دۆخی هەرێمی کوردستان پەیوەندیە بە پەیوەندی بۆ پەیوەندیانەوە هەیە کە هەرێمی بەغا چۆن تعامل لەگەڵ هەرێمی کوردستانەکە، ینی با بڵین پەیوەندی نێوان هەرێم و بەغا یەکێکە لەو فاکتۆرانەی کە بەردەوام کاریگەری هەیە لەسەر بارودۆخی ئێستای کوردستانیش و هەتا لە مناسباتی نێوان ئەحزابەکان لە یەخستنیان یا تەقینەوەی ناکۆچەکانی نێوانیان. ئێمە بین لە عێراق انتخابات تێکرا دوای دەورەیەکی مشت و مڕ و بارگرژی و هاتنە مەیدانی خەڵک لە شارەکانی عێراق و بەغا بەهەرحاڵ حکوومەت پێکهاتنی ئەم حکوومەتە بە تەوافقی نێوان لایەنەکانی بەرەی هاوەهەنگی ئەوەی کە مالیشی ڕابەریەکە و بە تەئیدی ئەمریکا و سعودیە و هەتا تورکیا و ئێران و ئەمانە کە ئیتر عێراق بەرەو دەسەڵاتەکەی بەرەو حاڵەتێکی نسبەتەن ئارام بڕوا بۆی فریای ئەو کێشەوە اقتصاد و سیاسیانە بکەیە کە لە دوای جەنگی یەکەمی کەنداوکە عێراق ئەو زەربەی خوارد دەرگیریەتی یعنی ڕوبەڕووی بۆتەوە. پێکهاتنی ئەم حکوومەتە تازەیە بە جۆرێک لە جۆرەکان هاوکێشەی هێزی بۆ معنایە گۆڕیوەکە بە جۆرێکە بێ ئەم بەشبەشێنەی کە جاران پیانە و حکوومەتی مەحاسەسە و تەقسیمی دەسەڵات و ئیمکاناتیان لە نێوان ئەحزابەکانە کرد و هەریەکە بە نمایندەجی قەوم و قەبیلە و تایفەیەکی مەذهبی ئەم کارەیان کرد، ئێستا ناتوان ئەم کارە بکەن. پیان وە ینی بۆیە دەبێ لە تەشکیلدانەوەی حیزبی عێراق بەعزێ حکوومەتی عێراق ئەبێ بەعزێ لەو هێزانەی کە پێشووتر پێگەیانە بووە وان نەماوە کە بە هەمان پێگەی جارانیانەوە بێ. بۆ نمونە ئێمە بینیمان لە تەشکیلدانی ئەم حکوومەتە و ئەم حکوومەتە ڕوتی سەدر چۆتە دواوە و لە کوردستانیش یەکێتی نیشتیمانی یەکێکە لەو هێزانەی کە زەربەی خواردووە ئەو پێگەی جارانی لە مەعادەلاتی هێزی نێوان ئەحزابەکان چ لە هەرێمی کوردستان و چ لە ڕابطەی هەرێم و بەغایە نەماوە. ئێمە زین پارتی بەپێی ئەوەی کە خۆی ئیدعاکە ئەکسەرەتی کورسەکانی بەدەستێناوەکو هێزیی ئەسڵی ڕووی لەوەیە کە وەکو قودرەتی یەکەم بەرەو ئیدارەی کوردستان بڕوە. ئەوە بۆ معنایی کە بە تایبەتی بە دوای ئەو تەوافقی ئیدارەی دەوڵەت کە لەگەڵ لایەنەکانی مالیکی و حەکیم و خەزعەلی و هەموو ئەمانەیە پێچی هێنا تقریبا یەکێتی پێگەی لەق بوو و حاشەیی بۆ لاوەکی بۆ لە نێو تەشکیلدانی هەم حکوومەت هەم سیاستەکانی داهاتوە. ئێستا دەبینین پارتی وەکو هێزی یەکەم ئێوێ خۆی قودرەت ماکەوە دەوێ یەکێتی بخاتە پاڵ هەر ئەو حیزبانەی وەکو گۆڕان ڕازی کا بەوەی کە هەیمەنەی دەسەڵاتی یەکەمی پارتی بسەلمێنێ و ملکەش بێ بۆ قانونەکانی پارتی ئێوێ خۆی یەکتەرەفە بە ناوی نوێنەرایەتی کورد تەوافقات لەگەڵ حکوومەتی عێراق بکە لەسەر نەوت و غاز، لەسەر هێزی پێشمەرگە، لەسەر ئەمنێتی سنوورەکان، لەسەر داهاتی هەرێمی کوردستان، هەتا بودجەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا بە تەوافقات بە تەنها لەگەڵ پارتیا بێ. بەتەمان یەکێتی ئەمە قبول ناکە. ئەگەر گوێتان لە قسەکانی پاڤێڵ تاڵابانی و سەرانی یەکێتی بێ هەموو باسەکان دەڵێن ئێمە بەشدار نین لە حکوومەتە، ئێمە نامانەوێت بەشدار بین لە حکوومەتە بە نمونەی گۆڕان، ئێمەمانە شەریک بین، ئێمە وەک چۆن جاران بە 50 دەسەڵاتیان دابەسرویەکێتی ئێستا لەوە تێگەیشتۆ کە پارتی بە موقعی یەکێتی ڕازی نییە وەکو گۆڕان وەکو یەکگرتووەکو هەر حیزبێکی ترکە ناڕازیە و خۆی بە ئۆپۆزیسیۆنە لە شوێنی پێگەی خۆی دابنێ. بە بڕۆی من ئەم پێگەی یەکێتی بەرەنجامی ئەو ئاڵ و گۆڕانکاریانەیە کە بە هاوکێشەی هێز چ لە ناوخۆی کوردستانە پێکهاتووە کە پارتی بۆتە هێزی یەکەم و بەرەو قودرەتی یەکەم بۆ تەکلیف و نهایەت پێدانی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغا ڕۆڵە جێڕێ هاوکات ئەو گۆڕانکاریانی کە لە نێوان هێزەکانی هێز عێراقیەکانە لەسەر تەشکیلی حکوومەت پێیگەیشتووە. ئەمە وای کردۆکەیچێتی جێگەی لەق بێ و هەوڵ بە بەوەی کە کێشە کۆنەکان یا کێشە ئەو کێشانی کە بەواقعی هەبووە لە سەریان لەسەر مەسەلەی نەوت و غاز، یەخستنی هێزی پێشمەرگە، کۆنتترۆلی سنوورەکان، داهات، هەموو ئەم مەسەلانە قوت کاتەوە و باز لەو بکە کە من شەریکم و تەنها بە بەشداری لە حکوومەتە ڕازی نیە. بۆ نمونە تۆ سێکێسا موقعی بزوتنەوەی گۆڕان لە بەرامبەر پارتیان ملیاوە بە پارتی و ڕازیە بە سەر هەرگلەی و گازەندێ لێرە، بەڵام ڕۆڵی ڕەهبەری یا ڕۆڵی قودرەتنمایی پارتیان قبول کرد و دانیشتون ئەگەر لەم لێر و لێش گلەیە بکەن.
بەڵام یەکێتی ئەمە قبول ناکە بە حکومێ ئەوەی کە ئەزانە هێزی چەکداری هەیە پشتیوانی ئێرانی لە پشتە و ناوچەیەکی بەدەستە خۆیڵێن زۆنی سەوزی بەدەستە بە بڕای من ئەم کێشمە کێشانی کە تەقیوەتەوە لە مەسائلی دیاریکراوە خۆی مەطرح کردووە بەرەنجامی ئەم قەیرانە حکومیە ئاڵوگۆڕ لە بەغا و هاتنە مەیدانی اعتراضاتێکی جەماوەری هەموو ئەمانە وای کردووە کە درز و کەلەن لە نێوان یەکێتی پارتیا قوڵتر کاتەوە و پارتی هەوڵبا لەم فەزایە پێگەی خۆی زیاتر بێتە پێشەوە و یەکێتی لە کەنار خۆیان و لەژێر سێبەری سیاسەتەکانی خۆیان ڕاگرێت کە دیارە یەکێتی ژەمە قبول ناکات بۆ ئەم بارگژەی لەکەوێتەوە. بەڵام ئەگەر تەماشای ڕاگەانەکان کەین و ئەو قسانەی کە بڵێن ئەم دوو تەڕەفە خۆیان دەیکەن پارتی یەکێتی تۆمەتبەر دەکات بەوەی کە کردەوەی تیرۆری لە هەولێر ئەنجام دەدات و توانای ئەوەی نییە کۆنتترۆڵی داهات بکات وە چەند بابەتێکی ترکە یەکێتی لەسەر تاوانبار دەکات و بە پێچوانەشەوە یەکێتی دەڵێ کە پارتی گەماری و ئابووری خستۆتە سەر ناوچەی سلەیمانی و ئەوەی کە پێوترێ زۆنی سەوز و ئەو بەش و داهاتوی موچەی کە پێویستە بنێترێت بۆی نانێرێت و لە حکوومەتە بەڕسمی نانەسترێت و تاڕەوانە بڕیار دەدات و بەڕای ئێوە کامیان لەسەر حەقن لەم گلەی و گازندانی کە لە بەرامبەر یەکدا دەکرێت؟ بە بڕای من هەردوو لایەن ڕاست دەکەن لەسەر یەک هەم پارتی ئەوەی کە لەسەر یەکێتی لێ ڕاستەڵێ هەم ئەوەی کە یەکێتی لەسەر پارتیە لێ ڕاستەڵێ ئێمە ئەزانین ئەم دوو حیزبە لەسەر گەندەڵی تاڵانی ڕاوڕوود لەسەر دیبلۆماسی نێنی لەگەڵ وڵاتانی دەوروبەر بە تایبەتی ڕاکێشانی هێزی داگیرکاری و بردومان و میلیتاریسی ئێران و تورکیا و هەر وڵاتێکی تر هەردووکیان هەردوو لایەن ڕاستەکەن کە بەهرەمەندن لە توانای مافیاگەری لە دزی و تاڵانی وایە ئەو شتە هەردووکیان بۆ سەر یەکتری ڕاستەکەن یەکێتی تیرۆرەکە لە نێو شەقامە ئازادی سەرکوتەکە و لە خەڵگەدا پارتی ژەرەواکە بەڵام ئەوەی کە پارتی گەماروی ناوچەی سەوزەکە یا چۆنەڵی ڕێنایە یەکێتی وەکو جاران تەسەڕوفکە ئەو کارتە فشارانەیە کە لە قسەکانی پێشوە ئاماژەم پێدا پارتیە لە ڕێگای ئەم گەمارویانە هەوڵ با یەکێتی ڕوبەڕووی کێشە بکاتەوە لەگەڵ خەڵکە بۆ ئەوەی هەیمەنەی پارتی قبولکە یەکێتیش هەوڵەدا ئەم شتانە وەرەقەی بۆ نمونە ئەوەی کە ئێمە چینەوە خۆمان لەگەڵ بەغا ڕێەکەوین و سیستەمی پەیوەندی محافظە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە تاگ لەگەڵ حکوومەتە ئەوشی کە ناوێناوە لا مەرکەزی ئەگرین هەر یەکەیان بۆ خۆیان بەهانەیەک پێیاکەن بۆی بتوانن لایەنەکی خۆیان ناچارکەن بە خواستەکانی خۆیان بۆیە ئەو قسانەی کە ئەوان لەسەر یەکتریەڵێن بەرهەمی سیستەمێکە کە 40 ساڵە خەڵکی ژیانی خەڵکی کوردستانە هاڕێ لە سەرکوتی ئازادیەکان لە تێرۆری ژنان لە بێمافی بۆ مناڵ لە نەبوونی خزمەت گوزاریەکان لە هەڕاستکردن و تاڵان بوونی بواری پەروەردە دەرمان خوێندن سەلامەتی ڕێگاوبان هەموو ئەمانە هەردووکیان پیا شەریکن و هەردووکیان کەم تا زۆر بە ئاسێ کردویانە کە خەڵکیان بەم ڕۆژەڕژەی ئێستا گەیانوە بۆیە من پێم وایە ئەو قسانەی کە لەسەر یەکێن پەردە هەڵماڵینە لەسەر حەقیقەتێکە هەر ئینسانێکی سادە لە هەرێمی کوردستانە ئەیزانن لەم بارەوە ئەگەر باز لەسەر حەق بێت لەو بارگژەیە هیچیان لەسەر حەق نییە ئەوەی کە لەسەر حەقە خەڵکی کارگەر و زەحمەت چێشە ئەوانەشی کە لەسەر یەکتری ئەڵێن ڕاستیەکە کە سادەترین ئینسانی کۆمەلگای کوردستانە زان کە ئەمانە چ بەڵاو مسیبەتێکیان ڕوبەڕووی خەڵک کردوەوە چ لە سرعاتی ناوخۆی خۆیانە و چ ئەو کاتانەشی کە لە هاوپەیمانتی استراتیژیا بوون و وتیان ئێمە دۆستی یەکین و برای یەکین و ئێمە هاوخەباتی دێرینە یەکترین هەموو ئەم درۆ و ڕیاکاریەشیان بۆ ئەوەیە کە خەڵک چاوبەستکەن ئەو کاتی کە پێویستیانە بازێکێتینەوە خۆیان بکەن وێنە و سەرگوشتەکانی ڕابردووی خۆیانێنەوە بەڕووی خەڵکە ئەو کاتانەشی کاکەونە کێشە و هەرا و ناکۆچیەوە بۆ بەرژەوەندەکانی خۆیان ئەیانەوێ لە ڕێگای پەردە هەڵماڵین لەسەر یەکتری پێیان وایە کە خەڵک ئەو حەقیقەتە نازانێ پارتی چه حیزبێکە تا ئێستا چ کارنامەیەکی ڕەش و نەگریسی بەرامبەر بە ژیان و گوزەران و ئازادی خەڵک کردووە یا ئەوەی کە یەکێتی پارتی لەسەر یەکێتی لێ گوایە خەڵک نازانێ کە یەکێتی چه حیزبێکە تا ئێستا ژیانی خەڵکی لە چ زەلکاوێکان ڕاگرتووە بە بڕای من بۆیە هەردوو قسە لەسەر یەکەکەن
ئەو پەردە هەڵمانینە لەسەر یەگەڵەن حقیقەتێ بەیانەکەن کە ڕاستە خەڵکیش بە ڕۆشنی لەوە زیاتر ئەزانێت. ئەگەر ئاماژەیەک بە چاوپێکەوتنێکی تایبەتی بابڵ تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی بکەم لەگەڵ ڕووداوە، ئەو زۆر باسی لەوە دەکرد کە ئامادەی هاوکاریە لەگەڵ پارتیا دانیشتن و لێک تێگەیشتن و هاوکاری و استراتیژی و هەتاوەکو دوایی و لە زۆر لاوە ئەمە وەکو با بڵێن سازشێک تەماشاکرەوە خۆی کە بڵێ تۆپەکەی هەڵداوەتە ساحی پارتیە و ئێستا پارتی دەتوانێت بڕیار بدات وەڵام بەو ئامادە باشەی یەکێتی بداتەوە. ئەمە چیمان پێ دەڵێت؟ بە بڕای من ئەو قسانەی باڤێڵ تاالبانی کە کردی نیشانە حاڵەتێکی زەبوونی و ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی تووشی قەیرانێکە کە هیچ ئاسۆیەکی لەبەردەمانە. ئێستا حتا سەرانی خۆشیان ئەڵەن کە یەکێتی معلوم نییە استراتیژی چییە، سیاست و بەرنامەی چییە. سیاست ئێستا بە نرخی نانی ڕۆژ چرخێنێ لەسەر ئەم پروپاگەندانەی بەرامبەر بە دژمنەکەی کە پارتیە ئەتوانێت ریزەکانی خۆی یەکخا. من پێم وایە ئەو قسانە نیشانەی لەو قەیرانەیە و لەو موقعەیە کە یەکێتی نیشتیمانی ڕوو لە داشکان و ڕوو لە بنبەستە عکس بۆتەوە. لایەکی تری حقیقەتی قسەکانی تاالبانی باڤێڵ تاالبانی ڕووی لەوەیە کە پارتی سەرڕای ئەوەی کە بەڕواڵەت لە هەموو مەسەن بۆ نمونە لە دیدارەکانی دوهۆک هەولێر نێچیروان بارزانی یا مەسروور بەرزانە یا حتا محمود ئەحمەد نوێنەری قسەکەری پارتی بازەوەکە کە ئاڵێ ئێمە دوای کۆنگرە دانیشین و ئێمە یەکێتی بەم بەڵام هەمووی درۆیە. پارتی معلومە ئامادە نییە بۆ دانیشتن لەگەڵ یەکێتیە بە دلیلی ئەوەی کە مەرجی مەرجەکەش ئەوەی کابێ یەکێتی هەیمەنە و حیزبی یەکەمی کوردستان بۆ پارتی قبولکە و لە سای ئەوە بتوانێت جگە و پێگەی خۆی تعریفکە. ئەوەی کە باڤێڵ تاالبانی بە هەموو زمانێ ئامادەی دانیشتن و ڕێکەوتنە بەڵام ئەوە پارتیە کە قبولی نییە. ئەزانێ هاوکێشەکان گۆڕاوە، ئەزانێ هەم ناوچەی یەکێتی ڕوبەڕووی احترازە ئیداری کۆمەلگا لەلایەن هێزەکانی یەکێتیەوە لە گرێژنەیە ئەزانێ کە وەڵامی کێشە سیاسی قسادەکانی خەڵکی پێنادرێتەوە. ئەو شارانەی لەسەر تووکە پارتی بە جۆرێک لە ڕاگەیانەکانیا یاریەکە لەگەڵ یەکێتیا دەیەوێ چۆنەڵی میزەڵانەکەی فشکاتەوە بۆ معنایی کە پاڤێڵ ئامادەیە بۆ هەموو ڕێکەوتنێک بەڵام ئەوە بورێکێتی ئامادەیە بۆ هەموو ڕێکەوتنێک و بۆی کە هەتا استراتیژیکی تازەی نێوانێکێتی و پارتی بیکەن. قسەکانی تاالبانی کە ئەڵێ ئێمە نامانەوێت بەشدار بین لە حکومەت، ئێمە بەشدارین لە حکوومەتە، ئێمە شەریکین لەگەڵ حکوومەت لە کوردستانە. داواکەی ئەوەیە ینی ئەمە تعبیرە لەوەی کە ئەوێ بە پارتی بڵێ ئێمە ئەمانەوێ وەک جاران 50-50 هەموو شتێک لەگەڵ تۆیان بەشکەین بەڵام ئەوە پارتیە ئامادە نییە. بە بڕای من پارتی هەتا بەو شێوەیە کە دۆخەکەی ناسیوە لەسەرێکەوە لە عێراق توانیوێتی لە ڕێگای هاوپەیمانەتی ئیداری دەوڵەتەوە لەگەڵ هاوپەیمانتی شیعەکان یەکگرتوو بێت لەگەڵ سەدرا بینی خۆشە لەگەڵ هەموو لایەنەکانە توانیوێتی تەوافقکە لەگەڵ حتا حەلبوسیە توانیوێتی تەوافقکە. ئەمە ژێرپێی یەکێتی خاڵی کردوتەوە. یەکێتی ئێستا هیچ پێگیکی ئۆتۆی نییە کە بتوانێت ئەم هاوکێشەیە بگۆڕێ و حتا مەسەن ئەم آخر کۆبوونەوە کە نێچیروان بارزانی ڕۆژتووە ئەو قەراراتانی کە سوودانی باسی کردووە بە پەلە باڤێڵ تاالبانی گەیشتە بەخا کە گویا ئەوش لەگەڵ هاوپەیمانەکانی خۆی قسەکە بەڵامی چی لێ سەوز نەبووە لە ئاخرە ئەوە سوودانیە کە نوێنەری پارتی بە ڕسمی ناسیوە بۆ دانیشتن نەگەیەکێتی. یعنی بە جۆرێک هەموو ئەو پەیوەندیانە باڤێڵ تاالبانی ڕاییەکەن. بۆیە ئەو قسانەی کە هاتوو هاوار بۆ دانیشتن و ئامادەی و تەوقیعکردنی تەوافقاتی تازە لایەن باڤێڵ تاالبانیەوە دلیلی بنبەست و زەبوونیەکە کە یەکێتی نیشتیمانی تێکەوتووە بەرئەنجامی نەبوونی هیچ ئاسۆیەکە بۆ دەربازبوون لەم وەزعەیە ئەو دەسوو پێکوتانەیەکە لەو جێژاوەیە کە یەکێتی نیشتیمانی تیا چەقیوە. بە بڕای من ئەو قسانە ئەوە دیوێکێتی دیوەکەی تری شێوەیە کە پارتی سەرڕای ئەوەی کە بە ڕواڵەت ئەڵێ ئێمە ئامادەین بۆ دانیشتین لەگەڵ یەکێتی و حیزبەکان درۆ لەگەڵ خەڵکەکە یاری لەگەڵا مەحزابانە بە تایبەتی یەکێتیەکە چونکە ئەو نیازی ئەوەیە ئەم فشارانە لەسەر یەکێتی تا ئەو ڕادەبەرێ کە یەکێتی ملبا بە داخوازەکانی لەسەر و هەمویانەوە ئەوەیە کە بتوانێت یەکێتی بێتە ژێر ڕکێفی پارتی و هەیمەنەی پارتی بۆ ئەوەی کەوکو حیزبی یەکەم بۆ تەعاملکردن لەگەڵ
اقتصاد سیاست لە ناوخۆدا بۆ پەیوەندی لەگەڵ بەغایە بۆ دەوڵەتانی ئەمریکا و ڕۆژئاوا بۆ تووشا و ئێران وەکو هێزی یەکەم خۆی نمایشکان پێم وایە ئەو قسانەی تاڵەبانی تەعبیرە لەم دوواقعەدا. بڕیار بوو لە کوردستان هەڵبژاردننی پەرلەمان ئەنجام بدرێ بەڵام ئەمە ئەنجام نەدرا هەڵگیرا بۆ کاتێکی نادیار و لەم بارەوە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی گلەی و گازندەی زۆری بوو تا و ئاسەیکە لە پەرلەمان کشایەوە. ئەم هێزە ئۆپۆزیسیۆنە پەرلەمانە لەکوێی ئەم بەرگرژەی نێوانیکێتی پارتیدا ڕاوەستاون؟ بە بڕۆی من ئەوانیش سەرێکی ئەم قۆناغان ئەم دۆخان دەیانەوێت لە ناکۆچەکانی یەکێتی و پارتیا لەژێر ناوی پەردەی ئۆپۆزیسیۆن بوونە بتوانن هێزی خەڵک بۆ لای خۆیان ڕاکێشن و هەوڵ بن لە ڕێگای بەخشینەوەی درۆکە گوایە ئەمانە دژی ئەم دەسەڵات و سیستەمن بتوانن پێگەیە بگرن. بەڵام من پێم وایە ئەمانە لەسەر دوو مەسەلە هاوڕان لەگەڵ یەکێتی و پارتیا هیچ جیاوازییان نییە. یەکییان ئەوەیە کە ئەوان داوایەوەکەن کە هەموو شتێ بگەڕێتەوە بۆ بەغا و حکوم هەرێمی کوردستان خۆی تەسلیم بە بەغا بکە و ئەم خۆشخەیاڵە لەناو خەڵکا بڵاوەکەنەوە کە ئەگەر ئیدارەی شارەکانی کوردستانیش لە چوارچێوەی قەوانین و بودجێ عێراقا و نەوت و غاز بە تەواتی تەسلیمی حکوومەتی عێراقی ژیانیان خۆشە بێ. ئەمە سەرێکی کەیمە بینین خودی حکوومەتەکەی سوودانی حکوومەتەکەی مالیکی حکوومەتی عادل عەبدولمەهدی عەبادی هەمویان ئەو ڕۆژڕەشیان بەسەر هاوڵاتیانی ژەردەستی خۆیان هێناوە کە ناڕەزایەتەکانی تەحریر و جوڵانەوەی تشرینی هێناوەتە پێشەوە. یعنی بەڕاستی سوودانی ئەگەر فریای بێکار و خەڵکی بێدەرەتانی ژەردەستی خۆی نەکەوێ و لە گەندەڵیا غەرق ببێ حکوومەتەکەی چۆن ئەتوانێت بۆ چی لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ؟ ئەمە ئەو وەهمەیە یا ئەمە ئەو چوارچێوەیە کە ئەحزابی ئۆپۆزیسیۆن قبوڵیان کردووە. یعنی کە خۆی پارتی وچێتی واکەن یەکێتی خۆی ئەوە تا ڕۆشتووە بۆ بەغا پارتی خۆی ڕۆشتووە لەگەڵ حکوومەتی سوودانیا تەوافقاتی کردووە. ئەمە خاڵێکە کە ئەحزابی ئۆپۆزیسیۆن گیان ناکاتەوە لەو چوارچێوە سیاسی و استراتیژی کێکێتی و پارتی هەیەیانە سەرڕای هەر ناکۆچیشیان. دوو هەمیشیان مەسەلەی ئەزمموی کوردستانە ئەوە تا ئۆپۆزیسیۆنیش لەسەرەوە تەوافقی لەگەڵ یەکێتی و پارتی کە سیستەمی دیموکراسی هی خەڵکی کوردستانەوە بێ بپارێزرێ و ئەبێ گوایە ئەگەر انتخاباتی لە پێشەوە بکرایە ئەمان کورسەکانیان زیاد بوو یەکێتی و پارتیش دەسەڵاتیان تەسلیمەکە تا ئەم جەنابانە خزمەتگوزاری و بەرنامەی چاکسازیان بکردایە. ئەمە درۆیەکە ئەمە سیاسەتێکە کە معلومە یەکەم هەر جۆرە انتخاباتێک کرێ بە تەجروبە نیشانیەوە کە پارتی و یەکێتی بە هەر جۆرە بێ ئەوان حیزبی ئەوەڵ و یەکەم و دووەمە بن ئەگەر پاشان ئەوانی تر چەند کورسیان بەرکەوێ. دوو هەمیش هیچ زەمانەتێک نییە حتا ئەگەر دیموکراسیی دروست لە کوردستانە بەرقەرار بێ و یەکێتی و پارتی ئامادە بن لە ڕێگای احترام بۆ دەنگی سندوقەکان دابنێن و دەسەڵات تەسلیمکەن حتا ئەگەر ئایا بەڕاستی یەکێتی و پارتی دەسەڵات تەسلیمەکەن ئەگەر بۆ نمونە شاسوار عەبدولواحید سەلاح الدین بەهادین یا عەلی باپیر دەنگی زۆری نەی کورسیەکانیان هێنایەوە بە بڕوای من ممکن نییە شتیوە. کوردستان حاڵەتێکی گێژایەکی سیاسی قەیرانێکی حکوومەتی هەیە حاڵەتێکە کە اعتراضاتێکی گەورە لە بەردەم لە نێو ڕۆژانەیەخی دەسەڵات دەگرێ. ئەمانە ئەوە سادە نییە کە لە ڕێگای هێنانەوەی یا ڕێیان پێ بدرێ ئەمانە کورسی زۆر بێنەوە و ئەگەر کورسیشان هێنا هەروە بە ئاسانی دەسەڵاتیان تەسلیم کرێ. بۆیە بە بڕای من ڕۆڵی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان جگەلەوەی کە لە ماهیەت و ناوەڕۆکە هەر ئەو چوارچێوە سیاسیە دووباراکەنەوە کە یەکێتی و پارتی لەسەری ڕاوەستان و 40 ساڵە دەسەڵاتی تیابن بەڕێوە هاوکات ئەمانە فقط بۆ ئەوەیە لە ڕێگای ناولانی ئۆپۆزیسیۆن لە خۆیان گلەوی و گازندەکردن لە دەسەڵات بەمانەوەی ئەو چوارچێوەیە خەڵک فری و بدەن دەنگیان پێبن بۆ ئەوەی کورسەکانیان زیاکەن لەمە زیاتر نییە. بە بڕای من ئەمە ڕۆڵێکە کە ئەوان لە ناکۆچەکانی هەیەە و مەسەن بۆ نمونە ببورن کۆبوونەوەی ئەم ئاخری کە لە دوکان کرا لایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەر هەمویان لەسەرەوە کۆبوون کە ئەبێ پارتیشی تیابێ. ئاخر باشە ئەگەر ئەنجومەنێکی سیاسی دروستکرێ لە یەکێتی و پارتی هەر ئەو وەزعەیە کە بەرەی کوردستانی بووە و پێشووی تەجروبەکەی بۆ ئەنجامەکەی ئەوەیە کە ئێستا ئەبینین کۆمەلگای کوردستان و ژیانی خەڵکی بەچۆگەیانوە. بۆیە ئەمانە لە ناوەڕۆکە هیچ وەزیفەیەکیان نییە غەیری ئەوەی کە خەڵک
تووشی خۆشخەیاڵی کەن خەڵک لە چاوەڕوانیان ڕاگرن ئەجینا لە ناوەڕۆکە لە نێو ئێستا خەڵکی چی بکات یعنی خەڵکی چاوەڕێی ئەوە بکات کەکەی هەڵبژاردننی پەرلەمانی داهاتوو ئەنجام دەدەن یا خۆت چاوەڕێی حکوومەتەکەی سوودانی بکان یا خۆ چ ڕێگەیەکی تر لە بەردەمی خەڵکیدا هەیە بە کورتی سپاسدان حتمما بە بڕای من یەکێک لەو مەسەلانەی کە خەڵکە بێت سەرنجی بۆ بکێشە یەکەم ئەم ناکۆچانەی نێوان یەکێتی و پارتی نێوان ئۆپۆزیسیۆن و ئەحزابی دەسەڵاتدار ڕەبتی بەوانەوە نییە چونکە ناکۆچێک و کێشەکانیان لەسەر ژیان و گوزەرانی ئەوان نییە لەسەر وەڵامدانەوە بە مامۆسای وانە بێژ بە فەرمانبەری بەشی تەندروستی خۆبەخش بە ژنان بە لاوان بە موچەی کرێکار و کارمەند نییە بە پێچەوانەوە ئەم ناکۆچیانە پێکێنانی زەلکا و دۆخێکی دڵەڕاوچێ بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە خەڵک نابێت لە هیچ لایەکی ئەم ناکۆچیانیان ڕاوەسن نە لە پاڵ یەکێتی لە دژی پارتی نە لە پاڵ پارتیا لە دژی یەکێتی نە لە پاڵ بەرەی ئۆپۆزیسیۆن بەرامبەر بەم دوو حیزبە ئەمانە هەمووی مناڵی یەک خانەوادەن کۆرپەی باوەشی یەک دایکن کە سیستەم و دەسەڵاتێکە 40 ساڵە خەڵک ڕەتێنێ و ژیانی خەڵکی بەم ڕۆژەڕەشەی ئێستا گەیاندووە من پێم وایە خەڵک بە جۆرێکیش حکمی خۆی داوە خۆپشاندان و ناڕەزایەتەکانی ڕابردوو کە ئەم حیزبانی خسە ناو تابوتەوە ئەم بانگوازی بۆ ڕوخان و وەلانان و کۆتاهێنان بەم سیستەمە کرد تەنها ڕێگایە کە هەیە هەربێ ئەم خەبات و ناڕەزایەتیە درێژە پێ بدرێ ئەوژەوەیە کە خەڵک بە ریزی سەر بەخۆی خۆی بە خەباتی خۆی بە هاتنە مەیدانی فراوانی بەشەکان بەر هەڵپێکانی ژنان لاوان خوێندکاران مامۆسایان کرێکاران ئەمانە دەستخەنە ناو دەستی یەکەوە هەڵسوڕاوان و ڕابەرانی ئەوان لە دەوری داخوازەکانیان دەستیان خەنە ناو دەستی یەک ئەگەر خوێندکار بۆ دەرماڵە دێتە مەیدان ئەمە بە کرێکارەوە مەربوتە بە فەرمانبەرەوە مەربوتە بە دایک و ژن و مناڵەوە مەربوتە ئەگەر مناڵ بۆ داخوازی باشکردن و مافەکانی ئەگەر ژنان بۆ مافەکانی ئەگەر مامۆستا بۆ بەرزکردنەوەی پلەی وەزیفی کارمەند بۆ پلەی وەزیفی هەموو ئەمانە بێ دەستخەنە ناو دەستی یەک بێنە پێشەوە هەنگاو بە هەنگاو ئەو هێزە پیاکەن کە ئامان جوخواستی خۆیان کە ڕاماڵینی ئەم دەسەڵاتە و جێگرتنەوەی بە دەسەڵاتدارەتی جەماوەری ئەمەی سەرکە من پێم وایە ئەمە تەنها ئەو ڕێگایە ئەگەر کەسێک بە دیار بەغاوە دانیشێ ئەوە مەسیرەکەیەتی کە دادگا هاتووە مافی جیابوونەوەی لە ژنان سندۆتەوە فرەژنی مافی فرەژنی بە پیاوانەدا معلوم نییە سبەینێش لە کۆنتڕۆلکردنەوەی سنوورەکان لەلایەن حکوومەتی بەغاوە چ زمینەیە سازەکرێکە لە شەرایەتێکی دواتر تا پەلامار بۆ سەر شارەکان دەست پێ بکات چکە ئەوزائی عێراق ئەو ناکۆچیانەی کە هەیە هیچ ئاسۆیەک نییە بۆی کە بەرەو ئارامی و ئەو بڕە بۆیە درێژەدان بە خەبات هاتنە مەیدانی خەڵک کۆبوونەوە لە دەوری داخوازەکان لێکەڵپێکانی بەشەکانی ناڕەزایەتی ئەمە ئەو ڕێگایەیە کە هەرچەند زەحمەتە بەڵام تەنها ئەمە ڕێگایەکە کاتوانرێ داهاتوویی باش کە خەڵک بتوانێن ئازادی یەکسانی و خۆشگوزەرانی زامن کا و لەم بەڵاو موسیبەتی ئەم ئەحزابانە نەجاتی ببێ. خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن. زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز کۆمەڵی سەرنج و تێبینی هاتبوو بەڵام بەهۆی کە بیکاتەوە نەمانتوانی تاوتوی بکەین هیوادارین کە گەشتێکتیا بوو لە بەرنامەکانی تردا حتمما تاوتوی دەکەین و ناڵین تێپات مەڵام وچانێک دەدەین و ئەم جاران سەبارەت بە ڕووداوەکانی ئێران و جێگە و ڕێگەی ئیسلامیەکان تێیدا لەکوێدا وەستاون چاوپێکەوتێکمان دەبێت لەگەڵ بەهادینی حاجی بەکر تارتاش ناسرا و بە ڕێبوار عارف لەگەڵ مابمێنەوە.
بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و هەروەکو لە سەرەتادا ئاماژەم پێدا کە ڕووداوەکانی ئێران وەکو چۆن هەموو هەفتەیەک و لایەنێکمان داوتۆ کردووە ئەم جارە سەبارەت بە ڕۆڵی ئیسلامیەکان تێیدا چاوپێکەوتێکمان دەبێت لەگەڵ بەهادینی حاجی بەگرتارتاش ناسراو بە ڕێبوار عارف. ڕێبوار عارف ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادە دەبن. سپاس هاوڕێ بنادەسەکانی تۆ خۆشبەز و سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی بەرنامەکەت و هەموو هاوکارانی تێڤ پێشەنگ. زۆر سپاس. دەمێت پرسم کە زیاتر لە 2 مانگە خۆشانێکی جەماوەری کەموێنە لە ئێراندا بەدی دەکەین لە بەرامبەر جمهوری ئیسلامیدا. لە زۆر وڵاتانی تردەکەم خۆشانە جەماوەریانە بووە بزوتنەوەی ئیسلامیشی تێدا بووە، بەڵام زۆر قسە لەسەرەوە کراوە مادام ئەم جارە لە بەرامبەر جمهوری ئیسلامیدایە ڕەوتە ئیسلامیەکان ناتوانن خۆیانی زۆر تێدا ببوونجێنن. پێش ئەوەی کە پچمە سەر ئەو ڕووداوانەی کە بووە کە چۆن لە هەندێک ناوچەدا مەلاکان هەوڵیان داوە پەیوەست بە فڕۆشانەوە و هاتاوەکو دوایی بۆ چوونی ئێوە لەم بارەوە بیستن، ئایا لەم ڕووداوانەی ئێراندا جێگە و ڕێگەیەک بۆ ئیسلامیەکان دەبێتەوە کە ئەوانیش بەشداری بکەن؟ بەڵێ دەست خۆش بابەتێکی ڕۆژە لە هەر حاڵا بۆ تایبەتیەی کە ئێستا ئەم دەورە ئەم قۆناغانێمە لە هەندێک لە شار و شارچەکانی کوردستانە دەبینین کۆڕکۆمەڵی ئیسلامی هاتوونەتە ناو دۆخەکە و بارحاڵانێ سوودمەندن لەم بارودۆخەی کە هەیە. بەڵام من بەرلەوەی کە جوابی ئەوە بەمۆیە لەسەر تایبەتمەندیەکانی قسە بکەم پێم خۆشە ئەوڕێ لە ڕابردوو بێنەوە ئەوانەی کە ئێستا لە شار و شارچەکانی کوردستانە بە تایبەتی دەرەکەون پاشماوەی ئەو کۆڕ و مەحافلانن کە زیاتر بە مەکتەبی قورئان ناسراونەتەوە کامانە جەمع بوون. ئەحمەدی موفتیزادە لە ساڵی 1970 لە ئێرانە ئەو وەکو کەسایەتی یەکەم کەسی یەکەمی بەرحەڵ ئەو کۆڕ و کۆمەڵە دەرکەوت کە لە ژمارە لە شارەکانی ئێرانە هات هەروەکو خۆی لە ناوەکەی ئەڵێ مەکتەبی قورئان لە ڕێگەی قوتابخانەکان و مەکتەبی قورئانەوە هەندێک تەحەڕوکاتی سیاسی کرد بە ئاڕاستەی ئیشکردن لەسەر ئیسلامی سوننە و لە ڕاستیە تا دەورانی هاتنی خومێنیش لەو کاتا ئیتر دەورەکە بەرجەستەتر بووە بە تایبەتمەندی کە ئەوان موفتیزادە خۆی لەگەڵ حکومەتە و ئەم تەرەفە لەگەڵ حکومەتە کەوتنە ڕێکەوتن و بەرها اتفاقاتێکەوە کە لەگەڵ حکومەتە ڕۆشتن و ئەوەی کە ئێستا لە شارەکانە ئەیبینین لە ڕاستیە لە ناو سێ خۆپیشاندانی دەورەی ڕابردووە کە بە گەورەترین خۆپیشاندانەکانی مێژووی دەسەڵاتدارەتی حکومەتی جمهوری ئیسلامی دەگەڕێتەوە کە لە ساڵەکانی 2009 2015 2016 بوو لە هیچ یەکێکیانە لە هیچ شوێنێکەوە ئەسەریان نەبوو. پرسیاری سەرەکی ئەوەیە بۆ لەم ڕۆژگارە ئەمانە لەم دواییە بارحاڵ دەیانبینین لێرە لەوێ لە بەردەم مزگەوتەکانە لە ناو مزگەوتەکانە فتوا دەکەن وەکو خۆیان دەیڵێنەوە جیهاد دەکەن و ئەڵڵاهو ئەکبەر دەڵێنەوە ئەمە بەحساب لەسەر داپۆچیکردن لە خۆپیشاندان و لە شۆڕش و ڕاپەڕینی خەڵکی ئێران. لە ڕاستی ئەم بابەتە بۆ دەلیلە زیاتر بەرجەستە ئەبێتەوە کە لەم ئاڵوەڕانی ئێرانە و لەم خۆپیشاندان و ناڕزایەتی ئێرانە لەم خۆشانە گەورەی ئێرانە ئەوەی کە دەوری چارەزوو سازی هەیە یا ئەوەی کە لە ڕاستیە سولفەکەی لیاوە ژنانە و بزوتنەوەی ژنان دەورێکی یەکجار کاریگەر و گەورەی هەبوو لەسەر تاسەری شار و شارچەکانی ئێرانە. ئەمە ئیسلامیەکانی تووشی شۆک و نیگەرانێکی گەورە کرد بۆ معنایی چ لە کاتێکا کە بە شعار و بە داواکاریەکانیان و بە جەسارەتی خۆیان ژنان خەریکن چ شتێک تۆمارەکەن لەو کۆمەلگایە و بۆ معنایەشی ئەگەر بێت و ئەم ئاڕاستەیە بڕوا بەرە و سەرکەوتن و بەرە و سەرنگۆکردنی حکوومەتی جمهوری ئیسلامی ئەمانە جێگۆڕیەکان کوێ بۆیە ئەوان ئێستا خۆیان لەم چەند هەفتەی ڕابردووە بۆ نەتیجە گەشتون کە بڵێ بەڕاستی شوێنێ نەماوەتە بۆ جمهوری ئیسلامی بۆیە ئەبێ لە ناو پشتی میکرۆفۆنی مزگەوتەکانیانەوە ئەو جۆرە لە خیتابە بدەن نمونەیەکی بەرجەستەیان کە لە ئەو دوو هەفتەی ڕابردووە بارحاڵکە ئێمە بینیمان لە منتقەی جوانڕوە ئەوان نەکرد وا خۆیان پیشانەدەن کە بابلەندا کۆچی لە خۆپیشاندانەکەن بەڵکو ئەوان کەساتێکیان لە ناو بەردەم مزگەوتەکە قسە لەسەرەوە کە ئەڵێ
ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە زۆر گەورەیە، زۆر چاکە، زۆر قابلی دیفاع ئەو پشگیریکردنی ئێمەیە. بەڵام یەکشتی گەورەی نقصانە ئەویژەوەی ڕەهبەری نییە. وێمە داوا لە خەڵکی منتیقەی جوان ڕۆوەکەین ڕەهبەری ئەم خۆپیشاندانانە بەنەدەست ئێمە وەکەوەی خەڵکی کوردستان و خەڵکی منتیقەی جوانڕۆ هیچ کێشەیەکیانە بێجارێکی کە ئەمامە بەسەرەکە بکەم بە جامانە بەسەر بیکەن بە مشتی بەسەر یا بیکەن بە هەر شتێکی کە تێرمان خوارد لە شیعەکان نۆرەی سنەکەیەتی لە هەر حاڵە ئەوان لە ئێستاشا بەر لەوەی کە هێشتا هیچ شتێک بێ خۆیان لە موقعیەتی ڕەهبەری یابی و داوای ئەوە ئەکەن کە ئێمە ڕەهبەری ئەم زووتەوە بین. بەڵام ڕاستیە پێگەی ڕێکخراوەی و حیزبی سیاسی ئەم تەرەفە لە کوردستانە بە تاواتی یعنی نسبەت بە ساڵانی دوایی و نسبەت بە ئەو سەردەمانی کە دروست بووە یەکجار لاواز بووە. ئەمە وەکو پەلەقاژەیەکە لە ناو ژمارەیە لەو کەسانی کە هێشتا وابەسەن بە مەکتەبی قورئانەوە لە چەند شارێکی کوردستانە ئەم جوڵ و جۆڵیان تێکەوتووە. فەرقێک و جیاوازیەکی زۆر گەورە هەیە لەم تاریخە کە ئەوان بۆ ئەمڕۆ دەسێنە دەست ئەوە و حتا لە ئیسلامی سیاسی لە دەرەوەی وڵاتانی ئەوروپا لە دەرەوەی وڵاتانی ببورن دەوری وڵاتانی ئێران لە دەروی وڵاتانی ئێران بەگشتی هێشتا دیفاع لە مانەوەی جمهوری ئیسلامەکەن. بەڵام ئەمان چونکە خۆیان لە ناو مازرا و بارودۆخە سیاسیەکان لەسەر ئەوە ساغبوونەوە کە ئەم حکومەتە ئەڕوا. بەڵام لەسەر ئەوە تێناگەن موقعیت و مەکانیان ئەبێت تەبدیل بێ بەشێ لە حکومەتی داهاتوە ئەوان جێگە و ڕێگەیەشیان هەبێت. بۆی لە ڕاستیە ئەو وەزنەیە کە ئێستا هەیەی ئەگەر چی وتم لە ناو دۆخی ڕێکخراوەیە لە کوردستان ئێستا ژمارە شارەکان خەڵکانی خۆیانیان هەیە. بەڵام ئەوەی کە ئەسڵە ئەمە زیاتر ئێستا لە منتیقەی زایدان ئەو منتیقەیە بارها بەرجەستە بۆتەوە و کە زیاتر کەسێکی بەناوی مەلا عەبدولحەمیدەوە ئەو زیاتر ڕەهبەریانەکە و کەسی بابلەی بەرجەستە و دیاریانە. ئەمە ئەو بڵێن بە هەر حاڵ ئەمە پاژماوەیەکن لە ئەم حیزبە یا گروپە یا دەستە ئیسلامی کە 44 ساڵە 33 ساڵە خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامیان و 33 ساڵە بەشێکن لە سەرکوت و کوشت و کوشتاری ئەو کۆمەلگایە و لە بێحورمەتیکردن و بە سوکاتیکردن بە ژنان. وێ لە موقعیەتی ئێستا نە خەڵکی وشیار نە خەڵکی کوردستان ئەوەنە ناوشیارە نە ئەو بارودۆخە جێگەی ئەوانی تیابێتەوە و نە لە ڕاستیە ئەو پەلەقاژەی ئەوان ئەگەیەنێ بە ئەو شوێنەی کە لە ئایندەی سیاسی و لە ئایندەی دەسەڵاتدارێتی سیاسیە مەکانێ بۆ ئیسلامی سیاسی جێک باتەوە مەکانێکیان هەبێت. ئەمە بڕێک ڕۆشنتر لەسەر ئەوە بدوێت کە بۆچی ئاواهیە بۆچی ئەم مەلایە ئەم ڕەوتە ئیسلامە سیاسی ئەگەرچی لەگەڵ جمهوری ئیسلامیدا ڕێکەوتۆ پاشماوەی ئەم مێژوە بێت کە ئاماژەتان پێدا ناتوانێت لە ناو ئەم بزوتنەوە خۆشانە جەماوەریەی ئێراندا جێگە و ڕێگەیەک پەیدا بکات. بنارجانمە پێم وایە ئێستا هەر کەسێک هەر ڕێک بوارێک هەر کەسێکە کەم تا زۆر بارودۆخی سیاسی ئێران و شەقام و ناڕزایەتەکانی ببینێتەوە ئاگای لە لێدانی دڵی ئەو بزوتنەوەیە بێ تێدەگالەوەی کە بە شێوەیەکی گشتی لە دوومانگونی ڕابردووە بزوتنەوەیەکی ڕادیکاڵ هەڵسان و ڕاپەڕینێکی ژنانە و نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایانێ لە خوارەوە خەریکە ڕەهبەری خۆی دروستەکە لە خوارەوە خەریکە شعار و داواکارەکانی خۆی دروستەکە لە خوارەوە دەوێت زۆری ئەو حکومڕانی و دەسەڵاتەی کە لە ئایندەی ئێرانە دێتە پێشەوە دروستیکە و لە خوارەوە کۆمەلگای ئێرانی 43 ساڵە زەزرە بن لە ئیسلامی سیاسی لە دەسەڵاتی لە سەرکوتی لە مافیەکانی. بۆی لە ڕاستیە هیچ جۆرە حکوومەتێک کە بۆنوبەرامی ئیسلامی لە ئایندەی حکوومەتی ئایندا لە ئێرامە هەبێ ممکنیە حکوومەتە بێتە پێشەوە کە زەڕێک مەیلی هەبێ بەلای هەر جۆرە ئیسلام و هەر جۆرە ئاینەکە. یعنی یەکێ لەو شتانەی وەکو حکوم وایە لە کۆمەلگەی ئێرانە ئاڵوگۆڕێک ئەگەر هەبێ بە مانای ئەوەیە کە حکوومەت و دەوڵەت و ئاین لە یەکترجیا بکەنەوە. ئەمە شتێکی زۆر ڕێشەیە و لەو لاتریش وەکوتم موقعیت و پێگەی ڕادیکاڵزم و پێگەی ژنان بەڕاستی یعنی ئەم دوو شتەیە خۆی بۆ خۆی کە باسی ئیسلامی سیاسیەکەن شتێک ڕاوەستاوە لە بەرابەریە یعنی وەکو پەیکەرەیەک یا دێوەزمەیەک لە بەرابەر خۆی بینێتەوە کە ژن و مەکانی ژن و ئێستا لەو مەکانەی کۆمەلگەی ئێرانە بەتابەت ژن ئەوە نییە کە لە بێتە دەرەوە ژن ئەو دەستەمۆیە نییە ژن ئەو کەسە نییە کە بەهەرحاڵ پیاو یا پیاو سالاری لە کۆمەلگا ڕسمی بکا و وێنەی کێشێت و سەرکوتی کا ئەوەی پێ بکا کە ئەیکا هاوکێشەکە بەو ئەندازە گۆڕاوە کە ئێستا پیاوە
ئەڵێ ئەگەر تۆ ئازایەتی تەوێت جەسارەت ئەبێ وەکو ژنان بیکە لە شەقامان و ئەمە ئیسلامی سیاسی تووشی شۆک کردووە بەڕاستی ئێوەی لەم موقعیەتە سوودمەند بێ بۆ ئەوەی کە لە هاوکێشەکانی داهاتووە جێ بۆ خۆی بکاتەوە لایەنێکی ئەویش بڵێ منیش هەم و ترسە ئەساسیەکە لە ڕاستیە لەسەر پێگەی ژن و بوونی ژن و ئەو نەریتە شۆڕژێڕانەیە کە ژنان لە ئێرانە بەڕێیان خستووە ئەزانی من حەزەکەم بەڕاستی ئەو شتەیە بڵێم ئەوەی کە ئێمە بینم بەگشتی شۆڕشێکە یا بەرەو شۆڕشێکی زۆر کۆمەڵایەتی ئەچین کە زۆر ڕیشەی لە کۆمەلگادا بکاوە بەڵام بەڕاستی ئەم شۆڕشە بۆ خۆی خەریکە هاوکات تەبدیلە بێ بە شۆڕشێکی فەرهەنگیش بە شۆڕشێکێک کە کولتوری کۆمەلگا ئەگۆڕێ گۆڕانی بەسەرائێ ئەوەندەی لەم دوومانگا پیاو سالاری لەژێر مانگەنا بووە ئەوەنەی لەم دوومانگا ژنان بە جەسارەتەوە بە دەنگی دلێرەوە قسەیان کردووە شەڕیان کردووە سنگیان ناوە بە فشەکەوە چێشمە چێشیان کردووە لە شەقامە جەسارەتی خۆیان نواندووە لە 43 ساڵی ڕابردووە ئەم هاوکێشەیە بە تەواوی معنا بە پێچەوانەوە بووە ژن لە 43 ساڵی ڕابردووە لە ماڵەوە بووە دەستەمۆ بووە و ئێستا دۆخەیەتە پێشەوە ئەو وێنە گشتەیە کە ئەڵێم کە من ناڵم لە ڕاستیە لە خۆپیشاندانەکانی ئێرانە زۆر جار وشتانەمان دیوە کە خەڵکان خۆیان دەڵێن ئەڵێن ئەبێت جەسارەتی ژنانەمان هەبێت ئەم قسەیەکی ئەکرێ ئەفەوی نییە بەڵکو ئەوە تاریخێکیان دروست کردووە کە ئەم گەزەر و گوزەرانە ئەم جەماعەتەیە ئەم ئیسلامیانی کە ئێستا لە پشتی میکرۆفۆنی مزگەوتەکانەوە هەن ئەترسن لەم مەکانەیە ئەترسن لەوەی کە بەڕاستی ئاراسی ئەم ئاڵوگۆڕە بەو شوێنە بچێ مەکانەی ژن بێتە چارەنووسات بێتەوەی کە ئەو ڕقمی ئاڵوگۆڕەکانی کۆمەلگەلیە ئەوان تێگەن لەو پەیامی کە ئێستا مەسەلەی ژنان لە ئێرانە ژنان نییە لە ئێرانە بەڵکو دەنگێکی نێودەوڵەتی هەیە بەڵکو ئەتوانم بڵێم بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیە شۆڕشێ مۆرکەکەی بە ناوی ژنانەوە لێ دەدرێت یعنی ئەمە هاوکێشەکەی لە ناو ئیسلامی سیاسیەوە لە ناو هەموو ئەفکارێکی دینی و مەسەبیە تەواو معادلەکە پێچەوانە ئەکاتەوە بۆی ئەوانش لەم ئاخریا کە بۆ ئەنجامگیری ئەگەن ئەیانەیە بە قەڵەڵێ لە کاروانەکە جێ نەمێنن حەدی ئەقەل خۆیان نوعی لە پاکانە بکەن کە ئێمەش هاتوین دیفاعمە لە داخوازیەکانی ئەو خەڵکە کردووە بەڵام پێش هەموو شێ داوای ئەوەکەن کە ڕاهبەرەکەی بێنە دەستی ئێمە ئەویش خۆشی ئەڵێ ئێمە ئەتوانی لەگەڵ ئەم حکومەتە بە شوێنە بگەین ئەوێ لەسەر خۆتان ئاماژەتاندا بە هێزە ئیسلامیەکان لە دەرەوەی ئێران ئەگەر لەسەر کوردستانی عێراق بپرسم و لەوێ چەند هێزێکی ئیسلامی سیاسی هەیە و کەم تا زۆر لەسەر ئەم ڕووداوانەی ئێران قسەیان کردووە کەمتر هەڵبەت لەوەی کە چاوەڕوان دەکرا بەڵام ئەگەر کۆکراوەیەکی گشتی لەسەر ئەم لێبوان و هەڵوێستانەی هێزە ئیسلامە سیاسیەکانی کوردستانی عێراقی سەبار بە ڕووداوەکانی ئێران چی شتێک دێنێتە دەست؟ بەڵێ بناگیان لە کوردستانە بەڕاستی من لەم ڕۆژانە شتێکە بوو زۆر بیرم لێ کردەوە لەسەر ئیسلامیەکان و لەسەر کۆڕ و کۆمەڵ ئیسلامی سیاسی بە شێوەیەکی گشتی لە کوردستان لێوە ڕێک بازم ما بەڕووبۆ ڕووداوی هەڵەبجە من پێم وایە کە لەو شتانەی کە ئەبێ کاری زۆر گەورە قوڵی لەسەر کرێ لەسەر شانزەی سێ و ئەو ڕووداوە و ڕۆشتنی بەش لە شاوی خەڵکی ئەو منتیقەیە بۆ ئێران ئەمە ئەو ڕواڵەتەیە کە چێ کارەسەیەکی گەورە بوو بەڵام کارەسەیەکی گەورەتر ئەوە دەرفەتی یا بە ئیسلامی سیاسی متشکل و متحەزیب بێت و ڕێکخراو بێت و ئەو بزوتنەوەی کە لەوێ دروست بوو دوای ئەوە لە کوردستانە ئەو شکل و شەمایلەی بەخۆیە دەگرت کە بۆ بە حرەکەت و جوگەڵانەیەک لەو ساڵانەی سەرەتاوە حتا ئەو ساڵانەی با بڵێن پێش 2000 ئیسلامی سیاسی جیمان لە هەڵەبجە و منتیقەی هەرێمان چیەکە یعنی ئەوان چۆن تەعاملیان لەگەڵ پێکەنینی ژن لەگەڵ هاتنە دەرەوەی ژن لەگەڵ خواردن خواردنەوە لەگەڵ جگەرە کێشانە لەگەڵ شاییە لەگەڵ شادیە لەگەڵ زۆر داخوازی سەرەتایی ژیان و گوزەرانی خەڵکە حتا لەگەڵ جلوبەرگا کردووە بۆی ئەگەر ئەمە ڕابردووەکەیان بێ ئێستا موقعیتەکەیان زۆر جیاوازە ئێستا موقعیتەکەیان بەو معنایە جیاوازە ئەگەر ئەم سویچە ئەگەر ئەم شۆڕشە ئەگەر ئەم حاڵەتە لە ئێرانە بە کۆتایی بگا کۆتایی ئەوان نابێت بەڵکو هەموو ئیسلامی سیاسی ئەمە لە چەندی بەرنامەیەکە قسەمان لەسەری کردووە بۆ کۆتاییان پێ تۆ تەسەوریەوە کە بناجیان حیزبڵای لوبنان لە یەک ساڵە جمهوری ئیسلامی ئەمە ڕقەمە لە یەک ساڵە 200 ملیۆن دۆلار بۆ ئەرتەشی سوپای ئیسلامیە نێرێ بەس لە لوبنانە و ئایا ئالە شەش وڵاتی لە وڵاتانی بابڵین خۆرڵاتی ناوەڕاستە چ بوجە و چ ئیمکاناتیشیان بۆ ئێنێت بەڵام وەختێک کە جمهوری ئیسلامی ئەڕوخێ سەر ئەم هاوکێشەیە بکە کە ئەوان خۆیان ئەڵێن پشت و پەنای ئێمە
لە حرە سونی پاسەوانی بەردەم ماڵەکەمان هەتا خواردنی ژیان ڕۆژانەمان جمهوری ئیسلامی داوایەکات تەمینیەکات بۆمان دەنێرێ حتا هەرچی دەستگایەکی ڕاگەاندن و جلو بەرگ و هەرچی شتێکیان هەیە لە هەر حاڵە جمهوری ئیسلامی نامێنیە ئەنی ئەوەی کە ئەڵەی هەیە هەرچی ئیمکاناتێکیان هەیە لەسەر وشکەکە بۆی بەڕاستی ئەوەی کە ئێستا لە موقعیەتی کوردستان لە ئەحزابی سیاسی لە کوردستانە هەن نیگەرانیشی گەورەیان هەیە لە ڕوخانی جمهوری ئیسلامیە وەنەک ئەوان نیگەرانی گەورەیان تەنانە لەوەی ئەوان بوونەتە مدافعی هێشتنەوەی حکومەتی جمهوری ئیسلامی حەدیەقەن لە ڕووی تەبلیغاتیەوە زۆر قایم ڕووقایمانە کەساتیەکانیان دیفاع لە جمهوری ئیسلامیەکەن این باسی لەوەکەن هەر هەمووی چەند ڕۆژێ لەمە پێشوو بەحاڵ ئەو هین هەیە محەممەد حەکیم کە لە کۆمەڵە ئەوڵێ هەتا هەڕەشە لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەبێ ئەو مافی خۆیەتی بەحاڵ ئەم ئۆپراسیۆنە لە کوردستانە درێژە پێ بدەن یعنی ئەمە ئەو پەڕی ڕووقایمیە تۆ بڵێ ئەو سەرکوتەی کە دەکرێت ئەو بردومانەی کە ئەکرێت ئەو قوتابخانانەی لە کۆیە مناڵات تێدا هاوارەکە ئەو بارەنە ئەمنەی کە لە کوردستانە دروست بوو لە منطقەی سلێمانیە بەهۆی بردومان و بەهۆی لەشی کێشەکانی جمهوری ئیسلامیەوە هاتوتە پێشەوە نەکە شارعەتی پێ بڵێ ئەوە حەقی خۆیەتی ئێمە ئەم بەتەنیا نییە لە یەکگرتووی ئیسلامیشە بە هەمان شێوە عەبدولستار مەجید هەر قسێکی بە هەمان شێوەکە ئەڵێ هەتا ئاژاوەجێڕی لە کوردستانی ئێران و لە ئێرانە هەبێ ئەبێ چاوەڕوانی ئەو پێن کە ئەم بردومان و بارودۆخی ئێرە بەردەوام بێت یعنی تۆ دیارە ئاژاوەگەڕی مەبەستی لەم خڕۆشانە جەماوەریە کە لە بەڵێ بە ڕۆشنی باسی ئەوەکە کە ئەوەی کە لە کوردستانە هەیە ئێستا و ئاشەوەجێڕیە و ئەو خوازیاری کۆتایی پێهاتنی ئەوەیە تەسەووری کە ئەمانە چه پەیوەندیەکیان بە ژیان و گوزەرانی خۆ کوردستانەوە هەیە جمهوری ئیسلامی حکوومەتی تورکیا یەک چارەکە سەدەیە ئەو نزیکی 30 ساڵە مبالغەیە بڵێن 30,000 ساڵ 30,000 جار بەڵام من بۆ خۆم دۆکومنتم لایە بەس لە ساڵی 2008 لە خلالی 4 ساڵە 716 جار تورکیا تەنیا تورکیا کوردستانی بردومان کردووە و لە شێکێشی کردووە لەم 30 ساڵە ئەکرێت دەوە نەبێ خۆ ئەکرێت دایان هەزار کەس ئینسان بری ناکرابێ کوژرابێ ئەکرێت دایان شار ولادێ لە منطقەکە سۆڵ کرابێ ئەکرێت نامەنتیقەی ئەم منطقەی بە تەواوی معنا نائەمن کردبێ درۆنەکان ئێستا لە کوردستانە بوونەتە خورپەی دڵی هەر هاوڵاتیەک نەکەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ڕاستیە بۆی ئەمە مەکانی ئەوانە و دۆستایەتی و هاوتەنگی و هاوخەباتی ئەوانە نەکە بۆ خەڵکی ئێران بۆ خەڵکی کوردستانیش لە هەر حاڵە یعنی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە کوردستانی سووریا و لەو ڕوودا و هێرش و لەشکرکێشیانەوە گرێت کە چەندین جار قەت و ئامی تورکیا دەست درێژەکانی تورکیا سەدان ئینسانی لە ناوچانە کوشت و کوشار کرد ئەمان تەنیا لە پژگیریکردنی زیاتر شتێکیان نەبوو لە مەکانێکیان نەبوو ئێستا ئەم دوو ڕێژە شاتوون لەو پەڕی ڕوو قایمی خۆیانەوە نەکە دیفاع لە جمهوری ئیسلامیەکەن ئەوە بە حەق و بە شەرعی ئەزانن کە جمهوری ئیسلامی درێژە بە کوشتاری خۆی بدا سەری کە لێرایە ئەم دوشتەیە کە ئێمە لە ئەم رابطە پەیوەندی لە بین ئێستا و لە بین ئیسلامیەکانی کوردستان و لە بین کوردستانی ئێرانە باسمان کرد ئەوان لە بەرەوەی بە خەتی نهایی گەشتون جەماعەتی موفتیزاد و مەکتەبی قورئان ئەزانن کەشتێ لە ئارانەما و ئەزانن جمهوری ئیسلامی ئیتر بەرەو سەرنگونە بەرحاڵ ئەوەن ئەیانەوێ لەگەڵ ئەو شەپۆلینا ڕزایەتیا جێگۆمەکانی بۆ خۆیان بکەن و هیچ بەدیلێکی کەیان نییە بەڵام ئەمان چونکە ئەزانن جمهوری ئیسلامی بڕوا یعنی ئەما خۆشیان ئەوەی کە هەیە ئیتر تەواو مانگا مردوو دۆ بڕا وەک دەڵێن بەرحاڵ مەکانێکیان بۆ خۆیان نایێتەوە ئینجا مەجبورن شەرعیەت بە سەرکوت و کوشت و کوشتارە بدەن کە لەلایەن جمهوری ئیسلامیەوە بێت بۆیە بەڕاستی موقعیەتی ئیسلامی سیاسی و ئەو حیزبانی کە بەتابەت لە کوردستانی عێراقا هەیە ئێستا لە تاریخی خۆیان ئەتوانە بڵێن بەرحاڵ بێ ئابڕووت و کەم بێشەهامەتر لە هەرحاڵ موقف و هەڵوێستیان گرتووە هیچ ئینتیزارێک نییە لەسەرەوەی کە ئەوان دیفاع لە هیچ جوڵەیەکی ئازادی خوازان و پێشەوت و خوازیانە بکەن بەڵام ئەوەیشی تا ئەو ئەندازە خۆیان بە بەرحەق بزانن ئەم بەرحەق بوونە لەوەی ئێتە پێشەوە کە ئەوان ئیتر خەریکن لەگەڵ پرۆسەی نەک پەراوێز بوونیان پرۆسەی سەرنگونگرتنی و ئەمان و بەرحەق توانەوەی ئەماش لەگەڵ جمهوری ئیسلامیە ماڵئەوایی دێکە بۆی ئەیانێ بە چەند دان و نینۆک بەرحەڵ هەر چۆنێک بێت لەو مەقعەتە لەو مەکانی کۆمەلگا ئیشێ بکەن دەنگێ بکەن جۆرێکن لەلایەکۆی عازمە بە جمهوری ئیسلامی و حتا لەلایەکیشەوە بۆ ئەحزابی سیاسی دەسەڵاتدار لە کوردستانە
ئەو پەیوەندیانەی پارتیوێچێتی لەگەڵ حکوومەتی ئێرانە هەیەی هەمووی لەسەر ئەساسی ڕاوەستانی هاوچێشەکانی بەری خۆیانە. بۆی ئەمە باشترین دۆخێکە کە ئەمان هەن نوعێکی تەعاهودەیەن بەوەی کە ئێمە نامانەوێ ئەو دەنگ ئازادی خوازە لە کوردستانە سەر هەڵبدا، نەکبی داکۆچی لێ ناکەین. ئێمە لە سەنگەری دیفاعی لە جمهوری ئیسلامی دەوڵەت و حکوومەتی هەرێمیشە. ئێمە دەبینین لە ماوەی پێشوە ئەو جموجۆڵەی لە سلێمانی و شارەکانی کوردستانە هەبوو، بەرحاڵ پێش هەموو شتێ هێزە ئەمنیەکانی یەکێتی نیشتیمانی هاتن هەڕەشیان لێ کرد و خەڵکانێکیان لێ کرد و سەرکوتیان کرد و بەرحاڵ ڕێگەیان پێ نەدا. هەر هاودڵیە بکە خەڵکەکە بۆەوەی کە ئەم اعتراضات و ناڕزانن لە کوردستانی ئێران و لە ئێرانە گەشتووە بکە. لەسەر ئەم بابەتە ئەگەر یەک تۆز بڕێکلاین و پرسیاری بینە لەگوێن مەسەر شاشەکە و ئاڕاستی ئێوە بکەم، ئەویش ئەوەیە کە لەم ڕووداوانەی ئێراندا ڕۆڵی چینی کرێکار لە کوێدایە؟ زەن چون ناجار ڕۆڵی چینی کرێکار تقریبا لە 33 ساڵی ڕابردووە لە تاریخی جیاوازە بە شێوازی جیاواز خەباتی با بڵێن کێکۆشانی خۆی کردووە. بەڵام بزوتنەوەی کرێکاری لە ئێرانە وەکو هیچ بزوتنەوەیشی کە نییە، چونکە ئەو جیاوازەوەی کە چەند احتیمادی بەخۆی و میکانیزم و ڕاهبەریەت و مەکانەکەی خۆی هەیە، سەیری چرکەسات و لێدانی دڵی ئەو حرەکەتە ئەکا کە بزانێت خۆی لەکوێ ئەتوانێت ئەو مۆرەلیا کە ئاڵوگۆڕکە. بۆی لە ڕاستیە ئەگەر تەنیا ئەم 4-5 ڕۆژە بڵین ئەو عیتساباتانەی هەبووە، ئەو اعتراضاتانەی هەبووە لە بینی کامیۆنەکانی سایق و شۆفێرەکان و کامیۆنەکان و ماگرتنەکانی ئەوانە بیشاری گرتووەتەوە لە ئێرانە. و ئەمە هەنگاوێکی زۆر تازەیە و هەنگاوێکی زۆر کاریگەریە لەسەرەوەی کە مەداخەلەی بزوتنەوەی کرێکاری خەریکە بەرەو شوێچی. بەڵام ئەم مداخەلەیە لە هەموو دۆخێکا بەرزوو نزمی خۆی دەبێت و ئەم شتەیە بۆ ئێستای ئێران یا بۆ ئەم بزوتنەوەی ئێمە شتێکی تایبەت نییە. من ئەوەنەی کە لەبیرم بێ لە ئەوەنەی کە وەکو تاریخیش بەرحاڵ ئاگادار بم لە 1979 هاوشێوەیەکە بوو ئەو شۆڕشەی کە لەو سەردەماوی 11 مانگی خایە زوتنەوەی کرێکاری لەو سەردەمەشە چەندین جار بەرەو سەرەوە چوو چەندین جار بەرەو خوارەوە چوو، چونکە پێویستی بۆی ئەپدەیتی خۆی بکاتەوە، بزانێ موقعیەتی چۆنە، بزانێ مەکانی چۆنە، بزانێت لەکوێ هێرشە توانێت بکات، بتانێت مەطلبەکەی چییە، داواکارێکی چییە و ئەوێت چ شتێک بهێنێتە پێشەوە. بەتایبەت ئەوەی کە لە زۆر گەورەیە لە ئێران و لە ناو بزوتنەوەی کرێکاری ئێرانە ئێستا فعالینی بزوتنەوەی کرێکاری لە ئێرانە بەوە گەشتون موقعیەتە ئاڵوگۆڕەکە لەسەر بیمە نییە، لەسەر سەعاتکار نییە. بەڵام ئەوان چۆن بزانن ئەمانە بکەن بە ئەو وەسیلانەی کە بە هەرحاڵ زمینەی ناڕزایەتیەکان فراوانترکەنەوە. بۆی لە ڕاستیە ئێستا ئەوەی لەم چەند هەفتە دەبیرایەوە شەپۆلێکی کە لە خەباتی چینی کرێکار لە کۆمپانیاکان و لە شرکەتەکانە و لە ناو لە ناو بەشە جیاکانی ناو بزوتنەوەی کرێکاریە بەرحاڵ حرەکەت و جوڵانێکی بەخۆی بینیوە. بەڵام من بە تێگەشتنی خۆم پێم وایە بەرحاڵ ئەم بزوتنەوەیە میکانیزمی خۆی هەیە ئەوێ لەگەڵ ئەو باری دۆخەی کە هەیە ئاخر ئەوان ناتوان هەموو ڕۆژێ مامگرن، ئەوان ناتوان هەموو ڕۆژی بێنە شەقان، ئەوان ناتوان هەموو ڕۆژێ سنگ بنێن بە گولەوە. نانی ئەوێ، گوزەرانی ئەوێ، ژیانی ئەوێ، حیاتی خۆی ئەوێ، هی مناڵەکەی ئەوێ، هی داهاتووی ئەوێ. موقعیەتی خوێندکارێ زۆر جیاوازە، موقعیەتی گەنجێ زۆر جیاوازە. بەرحاڵە موقعیەتی و کرێکاری کە خۆی 5-6 مناڵی هەیە لە واقعە ئەوەنەیە لە شارێکا لە شوێنێکە دەسەیە تا جوڵەیەک. مشکلەیەکی گەورەی داو بزوتنەوەی کرێکاری ئەوەیە زۆر اعتراضات و ناڕزایی خۆپیشاندانەکرێت لە ئێرانە. بەڵام ئەم بزوتنەوەی هێشتا لە شەبەکەیەک و تۆڕێک و ڕێکخراوێکی سەرتاسەریە یەکی نەگرتوێتەوە. ئەگەرچی ئەوەنەی کە من ئاگادار بم چەندین هەوڵی زۆرازۆر لە ناو مەحافل و کۆڕ و کۆمەڵە کرێکار و ڕێکخراوەکانە هەیە بۆی کە ئەم شەبەکەیە بسانێ چۆن لە هیدایەتکردن و لە ڕەهبەریکردنی ئەم جوڵانەوەی کە ئێستا لە ئێرانە هەیە هاودەنگ و هاونەما و هاو پێکەوە بتوان بەرحاڵ ئێترازاتەکە بەرنە پێشەوە. ئەمێ ئەو بڵێن بەرحاڵ ئەم باڵانسە هەمیشە لە حاڵی گۆڕانایە، یعنی گۆڕانەکەش بەشێکیەوەیە کە ئەوان بە حکمی تەجروبەی خۆیان ئەزانن لەکوێ لە موقعیەتی اعتراضیە بن، لە موقعیەتی هجوومە بن، بە حکمی خۆش ئەزموونی خۆشیان ئەزانن لە چ تاریخێکا پێویستەکە ئارام بن، پێویستەکە لە بکشێنە ماڵەوە. ئێمە ڕەنگە لە سوسیال میدیا ئەم ڕۆژانە بینی بێتمان 5,000 کرێکارە بینین ماشەکات و بەرحاڵ لە کۆمپانیەکەی خۆیەتە دەرەوە لە مامەلەکەی خۆیەتە دەرەوە بە حرەکەت و اعتراضاتی ناڕزاتی خەڵکی ئێرانەوە پێوەستە بێت. بۆیە ئەمە حاڵەتێکە بەرحاڵ پێم وایە ڕۆژ بە ڕۆژ ئەم زوڵانەیە لە حاڵی ئاڵوگۆڕ پێکردنە، لە حاڵی خۆ ئامادەکردن و خۆسازکردنایە بۆ ئەوەی کە
لە نهایەتی ئەم ڕاپەڕینا و لە نهایەتی ئەم خۆشانەی ئێرانە بەهەرحاڵ ئەو خۆی ساسکا بۆی کە بتوانێت دەوری تاریخ و مێژووی خۆی بجێڕێت. بەهادی حاجی بەکردار تاشناسراوە ڕێوار عارف زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا. چاوەکەمی سپاس بۆ تۆش پێناجان. ئازیزان هەر لێرەدا دەینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ هەر شاد و سەرکەوتوو بن.